بسم الله الرحمن الرحیم. السلام علیکم و رحمة الله و برکاته. بینەران و بیسەران و خۆشەویستانی کەناڵی ئاسمانی پەیام و بەرنامەی دوانگەی خەڵک، سەلام و ڕەحمەتی خواتان لێبێ. ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. خۆشحاڵم لە ئەڵلقەیەکی نوێی ئەم بەرنامەیە بە دیداریەوەی عزیز و خۆشەویست شاد دەبمەوە. خۆشەویستان و بەڕێزان، تەوەری ئەڵلقەی ئەم جارەی بەرنامەکەمان پرسیاری واکەین بۆچی گرفتی کارەبا لە هەرێمی کوردستان چارەسەر نابێت. ساڵانێکە هەرێمی کوردستان بەدەست کەمی کارەباوە دەناڵێنێت، هەر کارەبا نییە، ئاو و خزمەتگوزارەکانی تریشی گرتووەتەوە، هەر لە جادە و ڕێگەوبان تا فەرمانگەکانی تەندروستی و فەرمانگە خەدەمیەکان و شارەوانی و پاکڕاگرتنی شەقامەکان و قیرتاوکردنی جادەکان و لەمپەر دروست نەکردن لە بەردەم هاوڵاتیان بۆ ڕایکردنی مامەڵەکانیان. لە ئێستادا بینین وەزارەتی کارەبا بە نووسراوێک داوای لە هاوڵاتیان کردووە کە پابند بن بە دانی پارە بە وەزارەتە یاخود بەو دەوائیرانەی کە لە پارێزگاکانە هەیە بۆی کارەبایان لێ نەبڕن. لە کاتێکە حکوومەت بەدەیان ملیۆن دینار قەرزاری فەرمانبەران و موچەخۆران و مامۆستایانە، تا ئێستا بیری لەوە نەکردوێتەوە ئەو قەرزانە بداتەوە، یاخود پارەی ئاو و کارەبا و خزمەتگوزاریەکانی تر وەکو عەقار و خانوبەرە و ئەمانە بخاتە بری ئەم پارەیە کە قەرزدارە بە هاوڵاتیان. هاتووە سەرباری ئەو هەموو قەیرانەی کە دروستی کردووە لە سەرشانی هاوڵاتیان داوای پارەیان لێکە، لە مقابلی ئەوەی تەنها 2 ڕۆژە باسی لەوە کردووە کە گوایە ئەگەر بەغدا پابند بێت بە ناردنی ئەو 200 ملیارە، منیش پابند ئەبم بەوەی کە موچە بەبێ لێبڕین وەک بەشێک لە هاوڵاتیانیش ئەڵێن لێ دزین بەردەوام ئەبێ. ئەمە و چەندین پرسیاری تر لەم تەوەرە قسەی لەسەر ئەکرێ. بە حەقەت ئەبێ هاوڵاتیان زۆر وشیار بن، زۆر چاوکراوە بن لە ئاست ئەم هەموو نووسراوانەی کە ڕوبەڕوویان ئەبێتەوە، وەکو داواکردنی پارەی ئاو و کارەبا و هەندێک زەریبە و پارەی خانوبەرە و هەموو ئەمانە. تەبان لە ڕێگەی و ژمارە تەلەفۆنانەی لەسەر شاشەی کەناڵی ئاسمانی پەیام هەیە، ئەتوانن پەیوەندیمان پێوە بکەن. ئینشاءڵڵا لە ماوەکانی داهاتووە هەوڵەدەین هەردوو هێڵی پەیوەندی ڤایبەر و واتسئاپ بۆ ئێوەی بەڕێز و خۆشەویست فەراهەم بکەین بۆ ئەوەی کەمتر وەحدە سەرف بکەن و بە کەمترین کولفە پەیوەندیمان پێوە بکەن. ئینشاءڵڵا ئەمە بچێتە بواری جێبەجێکردنەوە، کارێکی زۆر زۆر باشە بێ و ئەرچێکی قورس لەسەر شانی ئەوەی هاوڵاتی کەمەکاتەوە. سوپاسی هاوکارانم ئەەکەم لە بڕێوەچوونی بەرنمەکە، هەمیشە هەفتانە لەگەڵمان ماندووە بن تا ئەوەی کە بەرنمەکە تەواو ئەبێ. سوپاسێکی بێپایانم هەیە بۆ ئەوانی خۆشەویست. ئازیزانم، گرفتی کارەبا لە هەرێمی کوردستان ساڵانێکە هەیە. چەندین بەرپرسی حکومی و حزبی لە کاتی بانگەشەی هەڵبژاردن و کاتەکانی تر هاتوونەتە سەر شاشە بەڵێنی چاکردنی کارەبایان داوە، بەڵام تا ئێستا هیچ لەو بەرپرسانە بەڵێنەکانیان جێبەجێ نەکردووە. لە لای هاوڵاتیان بەڵێنەکان بە بەڵێنی ساختە و نابەرپرسانە لە قەڵەم دراون. ئەمانە هەمووی بوونەتە کۆسپ و تەگەر لە بەردەم ئەو سێکتەرە گرنگە کە لە وڵاتانی دنیا بینین. هیچ وڵاتێک تەنانەت لە دەوروبەریشمان گرفتی کەمی کارەبای نییە، تەنها عێراق و هەرێمی کوردستان بەدەست کەمی کارەباوە دەناڵێنێ. لێرەدا کۆمەڵە کۆمنتی ئازیزانمان هەیە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک کە بۆیان نووسیوین. ئەو کۆمنتە ناخێنە بەردیدی ئەوەی ئەزیز، بە نمونە کاک نەوزاد ئەحمەد نووسیوێتی تاوەکو مۆلیدەی بەرپرسەکان بەردەوام پارە لە گیرفانی فەقیر دەربێنن، کارەبا چاک نابێ. تەها عەلی ئەڵێ چونکە مەبەستیان نییە چاکی بکەن. تەها ئەحمەدیش ئەڵێ لەبەر ئەوەی زۆربەی مۆلیدە ئەهلیەکان هی بەرپرسەکانن. جەبار قادر نووسیوێتی لەبەر 2 هۆکارە، یەکەم بێدەنجی خەڵکە و دووەم بەرژەوەندی بەرپرسەکان. ناسر محەممەد ئەڵێ دوای 30 ساڵ چارەسەر نەکراوە تازە هەر نابێت لەبەر دزی خۆیان. هەیە من کاروانی ژەڵێ چونکە بەرژەوەندی بەرپرسەکان لەوەدایە کێشەی کارەبا چارەسەر نەبێت. سەفەر یاسین ئەڵێ لەبەر ئەوەی بەرپرسەکانمان خەریکی بازرگانی ئاگیان لە هاوڵاتیان نەماوە. حسین علی ژەڵێ چونکە کوردستان خاوەنێکی دڵسۆزی نییە. دیار علی ژەڵێ لەبەر ئەوەی وەزارەتی کارەبامان نییە. محەممەد حاجی نووسیوێتی لەبەر ئەوەی گازەکە هی بەرپرسەکانە، ئەگەر کارەبای ڕئیسی باش بێت بەرپرسەکان چۆن دزی بکەن. بەرهەم کەمالی ژەڵێ کارەبایان هەیە بۆ فرۆشتن و بەڵام کارەبایان نییە دابینی بکەن بۆ هاوڵاتیانی خۆیان. ئەچمە لای پەیوەندی یەکەم. کۆساری وەرەگرم لە سلێمانی. کۆساری
ئەلۆ کۆساری فەرموو. عليك السلام ورحمة الله وبركاته. صوتەکەت زۆر خراپە. تکای پەیوەندیمان پێوە بکەرەوە ئەگەر بۆ کۆڕەکەکەت کردو بۆ ئاسیاکەی بکە ڕەنگە سەوتەکە باشتر بێ. ئەچمە لای مام جەوهەر لە کۆیەوە. هەموو کاتت باش مام جەوهەر. ئەرە خێرە ئێستا دەرێن کۆبوونەوەی لەسەر نەفتی بۆ ماڵان دابن بکەن لە دیسان ساڵە لە چێن وەزیری کارەبا ئەرە دەنابن ناتێ ناو خەڵک بچی لە خەڵک بپرسی بدانی بژێوی ژیانی چۆنە و دیناری لە باغێ نێ پارەی کارەبا دەکەی ئەرە سەرۆکی حکوومەت جارێک شەرمتان نەکرد بە جێگرەوە بێستەدانی ئەو میلەتەی بکەن بدا میلەتی پێ دەوێ ئاخ باشە پەرلەمان ئەگەر ئەم گوت ڕۆزینین بە خوێنی ئەو میلەتەی چوونەوێ ئەگەر زەرڕەن هیرەتان هەبە دەهاتە شار بە شار دێ بەدێ لەگە خەڵک دادەنیشتن لە نزیکەوە ئاگاتان لە کێشەی خەڵک دەبوو ئەرە سەرکردە بەرەزەکان بە خوێنی ئەو میلەتەی گەیشتی ئەو ئاستەی ئێستا چاوەڕووتان نێتە باشای میلەت بکەن ئەرێ هەتا کەی عەدالە ئەو میلەتەی دەکەن تا نەفت پارەی ئەو هەموو خەتە خەڵکەتان دەکنە تا کەی عەدالە ئەو میلەتەی دەکەن ئێستا دەتانەوێت بە بۆنەی هەڵبژاردن خەڵک دوو خۆتان ڕاکێشن والله بەرامبەر مزگەفتی مەلای گەورەمە دەسەت دادەی والله هەرچی دەنگ بە گۆم بدا لەنگۆ بێویژدان سر و بێت چارەسەرە لەبەرەوەی ئەنگۆ بە میلەت دەکەن هیچ دژمنی دنیا بە میلەتی نەکردیە بەسە نەتاو چێ دەبی لە دنیا نەعەسکێ دەبی لە باران ئەوەی ئێوە بە میلەت دەکەن خوا تەعەدای ئەو میلەتتان لێ بکاتەوە خوایە خوا تۆڵەی ئەو میلەتتان لێ بکاتەوە خوایە لە خانە نشینی شارستانی ئەتۆ ئەوە دە ساڵە خوێنی کردەمژی ئەرە نێتی و قوبات و بابیل و مەسل هەتاکەی تەعەدالە باشە ئەمگۆ ئەو کردەتان خەڵک کردیا کوردستانتان دروست کردیا یعنی عالەمە هەموو قەداری دەناکەنە یعنی بەواسطە خوێنی ئەو میلەتەی گەیشتن بەو ڕۆژەی لە کێبوون لە ڕاستەڕێت منداڵی دوورێکەمون هێستا تەعەدالە کوردەکەن هەر یەکێ خۆی لە پەنایەکی ماچ کردێت تەعەدالە کوردەکە خوا تەعەداتان لێ بکە خوا تۆڵە یەک لەوانی من لێ بکاتەوە ئیماڵ و منداڵەکەی منتان لێ بکاتەوە ئینشاءالله لەناو دەستن بە حەول و قووەتی خودای هەندێکتان نەمایە ئاسۆڕوونە ئێوە تاسۆڕی میلەتن بە تاسۆرش دەبینن وەیتر سپاس صاحب خوا لەگەڵ مام جەوهەر زۆر سپاس بۆ پەیوەندێکەت ساغ و سەلامەت بی ئینشاءالله. بەڵێ دیارە هاوڵاتیان زۆریان لە دڵا بەرامبەر بەم تەوەرە و هەموو تەوەرانەی تر کە دیاریمان کردووە بۆ بەرنامەکانی دوانگەی خەڵک بەڕاستی خەڵکێکی زۆر لە هەرێمی کوردستان ناڕازیە لەو ناعەدالەتیەی کە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە ئەکرێ بەرامبەر بە هاوڵاتیان. کاک مەحموود لە دوو هۆکە وەرەگرم. کاک مەحموود مامۆستا محەممەد چۆنی باشی؟ هەموو کاتت باش. کاک مەحموود جان تۆ چۆنی؟ الحمدلله والله ئەوەڵە لە نزەتی کارەبای هیچ نادرۆست بیتەوە چونکو ئەم حکوومەتەی چی نیەت نییە لە ئەسلاحکردن مامۆستا محموود. بەڵێ یعنی حکوومەت نیەتی نییە باشیکە؟ ناوەڵا هیچ نیەت نییە ئەتوانن دروست بکەن پارەی هەیە دارایی هەیە تەواو ئەتوانن لە دروست بکەن بەڵام نییە چونکو ئەم هەموو خاوەنی موالیدەکان شریکی لە حکوومەتەوە مامۆستا محموود. باشە کاک مەحموود یەک پرسیار ئێستا لە دهۆ کارەبای ئێوە باشەیان خراپە؟ ناوەڵا کارەبای عام هیچ باش نییە. کارەبای عام باش نییە. کارەبا چووە. بەڵێ بەڵێ دەستەکانت خۆش بێ. سپاس بۆ پەیوەندەکەت کاک مەحموود هەمیشە لە دهۆکەوە منەوەرمانەکەی. سپاس بۆ جەنابەت لەش ساغ و سەلامەت بی. ئەچمە لای پەیوەندیەکی تر. باشە ئەزیزان لە ڕاستیدا پارێزگاکانی هەرێمی کوردستان بەبێ جیاوازی بینین هەولێر و دهۆک و هەڵەبجە و سلێمانی هەرێمی کوردستان نەتوانێت بەم هەموو داهاتەی کە هەیەی و بەو نۆتەی کە ئەیفرۆشێ و بەو خێروبێرەی کە لەم وڵاتە هەیە جیاواز لەوەی کە ئەمساڵ وشکە ساڵیە و ئاوی دوکان بەشی ئەوە نەکا ڕەنگە کارەبا وەکو پێویست دابین بکە بەڵام
سەرباری هەموو ئەمە ئەبینین حکوومەتی هەرێم خۆی کەم تەرخەمە دوای 30 ساڵ حکومڕانی لەم هەرێمی کوردستانە نەیتوانیوە کارەبا بۆ خەڵکی دابین بکە. هۆکارەکەی حەزم لێ لە ئێوە بیزانم کاک ئەحمەد وەرەگرم لە کاک محەممەد لە قەرەچووغەوە. کاک محەممەد کاک محەممەد کاک محەممەد لە قەرەچووغەوە فەرمووە گەرجێویستی دەنگی منی جۆم لە خشەخشێک هەیە. کۆساری وەرەگرمەوە لە سلێمانی. کۆساری جان فەرموو. السلام عليكم. عليك السلام ورحمة الله وبركاته. الو. فرمو كاك كوساري. السلام عليكم. عليك السلام ورحمة الله. عليك السلام. دەخۆشی بەرنامەکەت دەکەم و پای گەورەتەمە درێژیکا و پای گەورە ڕێزی خۆی جێ بگری ئینشاڵڵا و ڕێزێ ماگری. ئەجمعین بارك الله فيك. ئەگەر لە تەلەفۆن و جۆم لێ بگری ڕەنگە زۆر باشتر بێ سەوتی تەلەڤیزۆنەکەت بێدەنکەی زۆر باشترە مەمنونم فەرموو. کاک محمود جان ئەوەی ڕاستی ئەڵەن ڕزگارە بە گەورەکەی وتووە تاکەی ئەم گۆشتخوارد و تەرتیباتەی ئێواران بەردەوام دەبێت گەورەش وتی دیکە تا ئەم میلەتە لەگەڵ حکوومەتمان بۆ بینەران تا میلەت گێر و نەدان و جاهل بێت بەردەوام دەبێت ئەم خەڵکە خۆی وڵیەکە ئەڵێن ماوەی بەر ئێستانە خۆم بەخۆڵگەوەدا حکوومەتی ئەڵێن وتوێتی ئەگەر بمزانیا وترام لێبڕین و پاشەکە و شتەما کرد ئەوکە نازوولە خەڵک تا فلیم و ئەنتا بێت و دوورە و جەناب بینەران بەڵای هەبێت چی باشی هەیە یعنی میلەت حکوومەت بوویتۆتە سەر ئەگەر خەڵک بدوڵێ چارە بچوو کاتەوە دوو گەنج چوار کەس کۆ بێتەوە چاوێ لە حکوومەت سوورکەنەوە وەک ئاوا ناکەن بەڵام 5 ملیۆن بەسەر چوار کەسی نەدان و زاهیر و ئارەخۆر و بەرەڵا گیری خواردووە یعنی تۆ 5 ملیۆن سەری بۆ چارەسەر ناکرد دێنە سەر تەلەڤیزۆن و دەستورە تاریخەکانە بڕیار دەدەکەن سەعات شەو بینیتە فەشەل بێنێ سەعات شەو بڵاوەکەتەوە وەزارەتی دارایی پارێ بەردەستانیە مەسەلەی کارەباش بە هیچ جۆرە کێشەی کارەبا بوونی نییە بە هیچ جۆرە کێشەی کارەبا بوونی نییە چونکە دوو دەوڵەمەند گەورەی کوردستان وتیان کێشەی کارەبا چارەسەرەکەن بەڵام حکوومەتی هەرێم گوتی دەبێت بەشی خۆمانی تیا بێت دەبێت بەشی خۆمانی تیا بێت حکوومەتی هەیە ئەوانی ناچار دەڕان دواوە ئەم کارەبای هەرێم دایناوە زەرەری میلەتە دڵنیابە ئەو جیازانەی کە دانراوە زەرەری میلەتە یعنی قۆڵبڕینەکە بە ئاشکرا میلەتیش قابلێت پێچێتە دەست خۆش بێ کاک وەساری سپاس بۆ پەیوەندی جەنابەت لە ساق و سەلامەت بی سپاسە دەکەم کاک عەبدوڵڵا لە چوار قوڕنەوە وەرەگرم کاک عەبدوڵڵا کاک عەبدوڵڵا ئەگەر ئەو هێڵی کۆڕەکە تەشویشی لەسرە هەر باشترە لای بن و تەنها ئاسیاکەیش بکات چونکە جاری وا هەیە گرفتمان لە هێڵی کۆڕەکەەوە بۆ دروستە بێ کاک مەحموود لە گەرمیانە وەرەگرم کاک مەحموود السلام عليكم. عليك السلام ورحمة الله كاك محمود. السلام عليكم. وعليك السلام ورحمة الله وبركاته كاك محمود. شوني كا محمود بريز. سپاس دەکەم کاک محمود جان باشم لەخوا بەزیابێ ئێوە باشن؟ شوني كا محمود بريز. سپاس بۆ خوا زۆر باشم کاک محمود جان لە خزمەتی جەنابتم. شوەر نەکەین وەیەکۆ دەم و باس. الحمد لله ئێوە باشن شکر. کاک محمود جان وڵام پێگە لە شوێنێ خۆشایی کا محمود دوێنێکە براکەم ئەوێ جا من پێ بخۆشە سەوتەکە سەوتی تەلەڤیزۆنەکە کە بکەی بۆی لە تەلەفۆنەوە خۆمان چاکەین دشمان خۆمان چاکەین کا محمود
وەڵا بێگومان کاک مەحموودجان بە تاکید ئێمە هیوادارین ئینشاءڵڵا هەر کەسە و لە ئاستی خۆی بەخۆیان بچێتەوە بەڵکو حکوومەتیش بەخۆیان بچێتەوە. دەنگم نایە براکەم دەنگم نایە. کاک مەحموودجان وەڵا نازانم بۆ دەنگم نایە. هەلو من گوێم لە تۆیە بەباشی. کا مەحموود تۆ بزانن خەلەلەکە چییە سەڵتی من ناگا بۆ ملەتێک خۆی زاڵم بێ بەڵێ خی تەعالا زەواڵی بۆ ئەنێرێ. بەڵێ ئێمەش ئەبێ خۆمان چاکەین ماڵ و مناڵەکەمان چاکەین گەڕەکەکەمان چاکەین ئیتر ئینسانی زاڵم و ستەمکار لە ناو خەڵکی چاکە هەڵناکە وەی ئەڕوا بێگومان ئێمە ئەم حەمکە بەروبوومەمان هەیە چونکە خۆمان زاڵمین و خۆمان سەیرکە هەر لە خۆمانەوە بیگرین لە کەلپەلۆ لە خواردنۆ لە ئاوۆ لە هەموو گشتی ئێمە هینی وەفیڕۆی ئەدەین تەنانەت ئێمە ئاومان هەیە ئیساکە لە خواگیان وەزیاو بێ سەیرەکەی کابرا سۆندەکەی دەرەکاتە دەست و قیلەکەی پێشۆرێ سیارەکەی پێشۆرێ ئێدە بیگرۆ ئاوە نیحمەتە بیگرۆ با بچێ بۆ دراوسیەکەن نایە لێ بچێ بۆ دراوسیەکەی ئەم لێرە زاڵمە خوا زەواڵی بۆنی. بەڵێ ڕاستە فەرمووی ڕاستە فەرمووی لە خواگیان وەزایە خاوەن وڵاتێکین خاوەن وڵاتێکی بەروبوومین ئەبێ خۆمان چاکەین ئەبێ عەقیدەمان چاکەین ئەبێ بسڵمانێتی لە خۆمانە بچەسپێنین بە هەموو زۆرێکیەوە ڕاستە نەک یەکێکی بگرین و چواری بەرە ناکەین. بەڵێ ئەوە بێگومان نەجاحەت نایەرێن دوایی ئێمە ئینسانی بسڵمان نابێ کاکە مەحموودیان زیادە ڕۆی بکە هەر لە مەسلەی جلوبەرگە لە کەلپەلە لە پێڵاوە بەڵام وا هەیە 4-5 پیاڵاوە لە پایە سەرەکەی فەقیرێکە جوولە پیاڵا و ڕێپێک نیە بکات بپای کابرا قاتێ دووسێت لەو قات جوانی هەیە سەرەکەی کابرایە فەقیر نیەتی دەستێ قات تازە بکە و بیکار دەبەری سەرەکەی کابرا خانەیەکی کردووە فول کاشتیە ئەڕوا ئەڕمێنەیە کرێکاری بۆ لێ کاشەکەی هەڵەتەکێنێ نەوعێتریەکە ئەمە بغراییە ئەمە خراپە هەتا ئێمە خۆمان چاک نەکەین حکومەکەمان چاک ناک ئەگەرەک و حکومەکەمان گەرەکمانە چاک بێ ئەبێ خۆمان چاک سپاسە دەکەم کاک خۆمان مەحموودجان چاکەین دەسەکانە خۆش بێ قسەکانە لە جێی خۆیەتی. تو دەنگت باش نایە کا مەحموود بۆ لای وەڵا نازانم من دەنگم ئێستا لێرەوە هەستەکەم ئیسە دەنگت نەختێ باشە نەختێ سەوتت زیادکە لە خزمەتی جەنابتم کاک مەحموودجان سپاس لە گەرمیانەوە لەگەڵمان بووی پەیوەندیتر لەسەر هێڵای جینا قسەمان زیاترە کرد سپاسە دەکەم ئەچمەوە لای کاک عەبدوڵڵا لە چوارخوڕنەوە. کاک عەبدوڵڵا کاک عەبدوڵڵا فەرموو. سەوتی خراپە کاک عەبدوڵڵا با وەحدەی لێ نەڕوە کاک دابان. سپاس کاک عەبدوڵڵا تکایە بۆ ژمارە ئاسیاکە تەلەفۆن بکە زۆر باشترە تا ئەوەی کە بە کۆڕەکەکە قسە بکەیت چونکە ئەو ژمارەیە یان تەشویشی لەسرە یان تەشویش خراوەتە سەری یان ئەوە تا خەلەلەکە لە شوێنێکەوەی تر نازانم چییە بەڕاستی. بەڵێ بەڕێزان بەردەوامی لەگەڵتان تەوەری ئەڵقەیەم جارە لەسەر پرسی کارەبایە. کارەبا زۆر خراپە بینین لە وەرزەکانی پاییز و بەهار تا ئەندازەیەک باش ئەبێ ئەویش لەبەرەوەی هەم لۆدی لەسەر نییە با قسەیەک لەسەر ئەوە بکەین کە هاوڵاتیانیش مراعاتی وەزعەکە ناکەن بەڕاستی. یعنی بۆ نمونە لە ماڵێکا کە 200 مەترە تقریبان ئەم خانوە 200 مەترە ئەگەر دوو قاتە چ پێویستەکە قاتی سەرەوە ئەم هەموو گڵۆپە ئیش بکایان چ پێویستەکە بەردرگا بە 12 گڵۆپ ڕووناک بکەیتەوە تەنها یەک گڵۆپی بەسە ئەمە هەمووی وزەیە و دوجار زەخت و لۆد لەسەر گەڕێکێکی تر دروستەکە. یعنی تۆ لێرە ئیسرافەکەی لە کارەبا زیادە ڕۆیەکەی زیادە مەسرفەکەی ئەمە هەمووی تەئسیر لە گەڕێکێکی ترەکە لە من ئەکا لە تۆ ئەکا
ئەمە هەر کەسێک پێی هەڵسێ بەڕاستی لە ڕووی گوناهەشەوە تاوانبارە، ینی تۆ ئەبێ دیقەتی ئەو شتە بەی کە ئیسراف نەکەی، زیادە ڕۆیی نەکەی، شتی زۆر لە ماڵەوە هەڵ نەکەی، ئەم ژوورەت لی دانیشتووی سفلێتێک تایە ئیشەکە پێویست ناکە ئەو ژوورەی تر بڵێ با بۆ شەو سارد بێ یان بۆ بەیانی سارد بێ با ئەویش هەڵکەم با ئەویش ئیشکە. ئەوە پێچەوانەی بیر و باوەڕێکی سەلیم و ڕاست و تەندروستە. بەڕاستی تەنها ئاگاتان لەوە بێ کە زیادە ڕۆی و زیادە مەسرف مەکەن، نە لە کارەبا، نە لە ئاو، نە لە پێداویستەکانی تری ماڵە. هەم خۆتان گوناهبار مەکەن، هەم قورسایی و بارگرانی مەخەنە سەر ئەنتێرەکانی کارەبا و ئەو گەڕەکانەی کە کارەبایان کەمە، چونکە دوجار ئێوە بنە هۆکاری بڕینی کارەبای ماڵێکی تر، خامۆشکردنی ماڵێکی تر. بەڕاستی ئەمەش خۆی بۆ خۆی تاوانە، وەکو ئاماژەمان پێکرد. حتمان تەوەری کارەبا وەکو تەوەرەکانی تر گرنگە. حکوومەت جگەلەوەی کە ئاوڕی جددی لەم سێکتەرە گرنگە نەداوەتەوە، پاش 30 ساڵ حکومڕانی لە هەرێمی کوردستان نەیتوانیوە جێدەستی دیار بێ لە چاکردنی کارەبا. کاک عەبدوڵڵا لە چوارقوڕنەوە. بەڵێ کاک عەبدوڵڵا. کاک عەبدوڵڵا. السلام عليكم. عليك السلام ورحمة الله. الحمد لله کە ئێستا سەوتت باش دێ. کاک عەبدوڵڵا لە خزمەتی فەرموو. گیان بەڵێ فەرموو. تەوەرەکەی کارەبایە؟ ئەرێ وەڵا. والله مامەستا گیان کارەبا بەلا ئیلاهە ئیلا الله ئێستا بەدەستم نەوە بێ، بەدەستم نە کارەباکە بەدەستم نەوە بێ، بەلا ئیلاهە کارەبای دەیفرۆشن ئێستا حالیەن ئەنعاس 200 میگاوات کارەبا دەیفرۆشن، کارەبا ئێستا هەرێم هەیەتی. بەس بابەگیان بۆخەکەم خزمێنە نە شاخمە نە دەستمە، وەرە چی تو دەبینی نە شاخ و دەستمە، تۆتە ئێرانە، تۆتەوە تورکیای، تۆتە سووریای، تۆتەوە جنوب. ئەی کوڕە کارەبا بێ سەحابە بێت، مەسەلە بێ بێ سەحابیەکەیەتی دەناخۆ کارەبا بە شەرەهم 200 میگاواتی لە کوردستان زیادە ئێستا. ئەی بەڵا کابرا لە ماڵە خۆی دانیشتووە 50 وەرجێ کردووە، 150 لە باخچەکەی پێ کردووە. ئەی کوڕە کارەبا بەرناگری کاتە حکومەت ئاگای لە هەر خەریکی بوتە بڕینەیە، باش خەریکی بوتە بڕینەیە، ئەوەیە هەمووی بۆتە خەزم خزمێنە دەچێتە دایرەی ئەوە کڕی وازەچە کارەبای دەیە، ئەوە خانووەکەی بابکە کرە بابە هەر بۆتە شێتەی وەڵی هەتا ئێوارێ لەگەڵ حکومەتی پێ لاوڕێ بەلاشە. بابەجان کارەبا وەڵا زیادە لە هەرێم وەڵا ناوی خوا بیدە لەوە کارەبا ئەگەر 200 میگاواتم نەفرۆ جێم دەرێنە بزانێت خۆ دەیفرۆشی ناوێ کابرا سەد دەکرێتەوە ماڵە سلێمانی دانیشتە کاکە. کاک عەبدوڵڵا ماوەستا باشە ئەتوو ئەوە بێ زەمیر بی لە شاخی کارەبا تێکەی بەجێی دێڵی لە دەستەکەی دەکاو بەجێی دێڵی والله زەلامی لێ 50 وەرجێکرێ بە ناموسم تایی بە خانووەکەش نەکەوتووە. کارەباشی لەسەرە بەردەوام ئیشەکە؟ بەڵێ. یعنی بەردەوام کارەباکەی ئیشەکە و خۆشی لە ماڵێ نییە؟ ئەرێ بەلا ئیلاهە ئیلا الله کارەباکە ئیشێ دەکا لەوێش نییە، بەلا ئیلاهە ئیلا الله کارەباکە دەبڕە بڕۆ شاخی کارەباکە ئیشێ دەکا بەجێرێتووە. وەڵا سەیرە بەخوای ئیشێ دەکەن دەبڕە باشن شەوە بە شەوانە بگەرن تا سەعەتی لەوەیە بە خودای لەوێ نییە بەخوای گەورە باخچەکەی تۆ لە کارەبای لێدایستێ. باشە ئەدی کارەبا بەرناگری کاتە تۆ دەڵێ وەڵا خزمی فڵان کەسێ بیدەیە خاوە خزمی فڵان کەسێ بیدەیە برە بابە کارەبا تۆ دەستە سەر عەرزی زراعی بۆ قاتی خوای قەتر نەزانیوە شیوان نەبیستوە لەولا بۆ تۆتە بەحرێ لەولا تۆتەوە دەست ئێرانێ لەولا کوڕی کارەبا زیادە مابەسە بەڵام تەنزیمەکەی بەکەلێکدا. بەڵێ بەڵێ ئیتر خۆشیت مابەسە. دەست خۆش کاک عەبدوڵڵا، سپاس بۆ پەیوەندیەکەت، هەمیشە ساغ و سەلامەت بی، زۆر زۆر سپاس، دەستەکانت خۆش بێ. بەڵێ بەڕێزان وەکەوەی کەمێک بەر لە ئێستا ئاماژەمان پێکرد کارەبا ڕەنگە بتوانرێ باش بکرێ، بەڵام نمونەی هاوڵاتی باشمان هەیە، دڵسۆزمان هەیە و خەمخۆرمان هەیە، نمونەی هاوڵاتی خراپیشمان هەیە. ئەو هاوڵاتیانەی کە وەک کاک عەبدوڵڵا ئێستا لە چوارقوڕنە باسی کرد ئەڵێ خانووی دروست کردووە ئەستەن ناچێ بەلای خانووەکەیە، بەڵام دایان گڵۆپ و پێداویستی ناوماڵی بەکارە و وەکو لە ڕووی کارەبا و ئیژەکە، بەڵام سەردانی خانووەکەی ناکە یان ناچێ بەلای بە هیچ شێوەیەک. ئەمەش دوجار وزەیەکی زۆر ئاباد بۆ لای خۆی و ماڵێکی تر بێکارەبا ئەکاوی کوژێنێتەوە. هەموو ئەمە بەڕاستی گرفتن
ئەبێ هاوڵاتیان لە خۆیانەوە دەست پێ بکەن وەکو کاک مەحموود لە گەرمیانەوە باسی کرد ئەبێ هەر کەسە و لە ئاستی خۆی چاکە خۆی ڕێکخاتەوە ئەمجا دوجار گلەیی بکا بڵێ بۆ ئەمەم نوقسانە بۆ کارەبان باش نییە بۆ ئەوم باش نییە بە نمونەی ئاو هەروەکو کاک مەحموود باسی کرد خەریکی سیارە شۆردن و بەردرگا شۆردن و هەموو ئەمانەی لە خۆڕایی ئەم هەموو ئاوە بە فیڕۆ ئەدرێ ئەوەش خۆی بۆ خۆی گرفتێکە هاوڵاتیان تا ئێستا هەستیان پێ نەکردووە لەوەی کە ساڵ لە دوای ساڵ ئێمە بەرەو کەمی ئاو و کارەبا و خزمەت گوزاریەکانە ڕوین. کاک عومەر وەرەگرم لە سەی سایقەوە. کاک عومەر گیان فەرموو کاک عومەر گیان. بەرنامەکە لەسەر چییە؟ کارەبا کەمی کارەبا. بەڵێ دەیبرام کەرتی کارەبا ئەگەر با بڵین 10 ساڵ لەمەوە پێش مشوری بخورایە ئەو هەموو ئێمە شوێنی بەنداومان زۆرە بوو جەمان زۆر بوو ئەگەر ئێستا ئەو کاتە پێشبینی ئێستا بکرای ئێستا ئێمە بە مشکە ساڵی خێرا زۆرمان بۆ نەها بەڵێ بەڵام ئەمانە هەمووی هیچی نەکراوە دوای ئەوە هەموو شتەکان گشتی گەندەڵیە تا لەم وڵاتەی ئێمە سەرکردە نەگۆڕێ لە کاتی کۆنفرەنساها کاتێکە کۆنگرەی حیزب ئەکرێ من زۆر تێبینی یەکەم سەرکردەی هیچ هیچ لێ ناگۆڕیە باش ئەو کاتە ئەگە سەرکردەی حیزبەکان گۆڕا ئیدارەش گۆڕانی بەسەرایە باش من هیچ 57 ساڵ تەمەنم هەیە هیوا هەیە 57 ساڵە سەرکردەیە لەم وڵاتە بە چەپ و بە ڕاستەوە بە ئیسلامی و بە عیلمانیوە ئێستا چۆن چارەسەرە بێت لە وڵاتەی ما گەندەڵی لە کارەبا لە ئاوا لە شتی ترا تۆ کابرا هاتووە لەوانەیە هەموو قورعانی لەبەر بێ بەڵام ئەگەر بە هەزاران خانوشتنی بۆ بکەی ئەیکا کابرایەکی تر هەموو باڵێن فەلسفەی مارکسی و ئەنجلس و ماڵسیتۆنی لەبەرە هەر هەمووی گشتێویش هەیە بەس لە ئەنگلیەوە بێ خانوشتنی کەیکا چۆن چ کێشەی کارەبا چارەسەر بێت لە وڵاتە برای باوکم بەڵێ دەستەکان سپاس بۆ تۆش خوان لەگەڵ لە هەولێرەوە کاک تاهیر وەرەگرم باشی بەڕێزم باش کاک تاهیر زۆر سپاس مەڕێزی ڕێز و احترام تێیان فەرمووجیان کاکۆ بەنسبەت کارەبا بەڵێ دەزانی چیە حکوومەت بەخۆی ناوێ کارەبا چاک بێ بەخۆی یعنی بەخۆی حەز دەهێنێ هەموو کەس حەز دەکا حکوومەت ناوێ کارەبا چاک بێ باشە حکوومەت بۆ نایەوێت چاک ئەگەر بێ کارەبا چاک بێ وەکی مۆلیدا ئەگەکان هەموو سەرە مانگ دەگەڕێ پارەی کارەبای ڕێسی چەند دەخن بیزارە من 10,000 15,000 بەرم دەکەی 15,000 برامەگە فیل مانگ منە موبایل پارەی نابێت هەم بخۆم ئاخشم بەخۆچی پارەی کارەبای لەڵاتی وەزینە ئەوێ کارەبای ئەو هەدەوێ ئەو فەرق پارەی مۆلیدەی بداوە کارەبای مۆلیدەی خەرک بلا ناخەرچی و کارەبا گەنجی نایەوێن چاک بێ بەڵێ بەڵێ سەبەبی ڕئیسی حکوومەتە کارەبا نەبووی کارەبا خراپ ئێستا کاک تاهیر یعنی تۆ پێت وایە حکوومەت دەتوانێت چاکی کا و نایکا؟ سپاس کاک تاهیر سەوتت خراپ دێتە لای من لێت حاڵی نابم کاک سۆران وەرەگرم لە گەرمیانەوە کاک سۆران کاک سۆران سەوتی نایە کاک سۆران ئەلۆم کاتەوە باش هەموو کاتت باش کاک سۆران لە تەلەفۆنەوە گوێم لێ بگرێ کاک سۆران سپاس دەکەم ئەلۆم کاتەوە باش هەموو کاتت باش لە مۆبایلەکەەوە گوێم لێ بگرێ سپاس دەکەم کاک سۆران گیان باشی براکەم سپاس دەکەم ئەلحەمدولیلا زۆر باشم کاک سۆرانش پەیوەندەکەی داخرایەوە
ئازیزان و خۆشەویستان کاکسۆرانمان کرد بە کۆتا پەیوەندی سوپاسی ئەوەی بەڕێزەکەم تکایە دەست بە کارەباوە بگرن پارێزگاری لێ بکەن کارەبا کەم سەرف بکەن بۆی بتوانین ماڵێکی تر ئاوادان بکەینەوە گەڕێکی تر ڕۆشن بکەینەوە خامۆشی نەکەین و بتوانین لە داهاتووە وڵاتێکی جوان و ڕێکوپێک بنیاد بنین هەرچەنە دڵنیاین ڕەنگە لەسەر دەستی ئەم دەسەڵات و حکومڕانیەی ئێستا و ئەم هێزەی کە ئێستا دەسەڵاتی بەدەستەوەیە نەتوانرێ ئەوە بکرێ بەڵام دوجار وڵاتی ئێمەیە هی هاوڵاتیەکانە هی ئێوەیە ئەبێ پارێزگاری لێ بکەن و زۆر گرنگە بتوانن لە داهاتووە گۆڕانکاری دروست بکەن چونکە إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم بیرتان نەچێ هیچ کەسێک ناتوانێت گۆڕانکاری دروست بکە ئەگەر لە خودی خۆیان ئەو گۆڕانکاریە دروست نەکە بۆیە ئێوەش لە داهاتووە هەوڵ بدەن تاقی بکەنەوە ئەم دەسەڵاتە تەسلیمی دەستێکی ئەمین بکەن بەڵکو کارەبا و ئاو خزمەتگوزاریەکانی ترتان بۆ فەراهەم بکە تا ئەڵقەیەکی تری ئەم بەرنامەیە بەخوای گەورە و میهرەبانتان ئەسپێرم سوپاس کە بینەر و بیسەرمان بوون. السلام علیکم و رحمة الله وبرکاته.